ئاراز ڕەسوڵ ئاراز سڵاو نوێترین زانیاری دەربارەی خۆپیشاندانەکان و ڕەوشی دەڤەری ڕاپەڕین. سڵاو کاک بەختیار لە تۆ و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. من ئێستا لە سنتەری شاری ڕانیم دیارەوانەی کە لێرەن ژمارەیەک گەنج و هاوڵاتی سنووری ئیدارەی ڕاپەڕینن ئەمڕۆ جارێکی تر هاتوونەتەوە سەر شەقام و دەیانەوێت داخوازەکانی خۆیان بەگوێی بەرپرسان و حکومڕانانی ئەم وڵاتەدا بدەن. دیارە دوای ئەوەی کە ئەمڕۆ هێزێکی زۆری سەربازی هێنرابوونە ناو شاری ڕانیا و لە دەستپێکی خۆپیشاندانەکاندا گرژی لە نێوان خۆپیشاندەران و هێز ئەمنیەکاندا دروست بوو بۆ هۆیەوە یەکێک لە خۆپیشاندەران بریندار بوو. لە ئێستادا ئەم هاوڵاتیانەی کە لێرەن دەستەیەکیان پێکێناوە، ئەم دەستەیە چۆتە لای ئاسایشی ڕاپەڕین. سێ داوای هەیە. ئەو داوانەی کە ئەوان هەیەە دەیانەوێت ئەو هاوڕێیانەی کە دەستگیر کراون ئازاد بکرێن لە زووترین کاتدا و ئەو هێزەی کە هاتوۆتە ناو شاری ڕانیە بە زووترین کات شاری ڕانیە جێبهێڵێت و داواکاریەکی تریان دیارە بەرپرسی فەرماندەیەکی سەربازی ماڵەکەی لە ناو شاری ڕانیە ئەوان دەیانەوێت ئەو فەرماندە سەربازیە ماڵەکەی ڕادەستی خۆپیشاندەران بکات. ئەمە داواکاری ئەم دەمەوێت بچمە لای ئەوان بزانم ئەوان نوێترین قسەی سەرۆکی حکومەت نێزیرفان بارزانی بە ئەوانەی کە هاتوونەتە سەر شەقام دەڵێ خەڵکی ئاژاوەجێڕن. ئێوە بەڕاست ئاژاوەجێڕنیان پەیامتان چیە بووە؟ ئاژاوەجێڕی بۆ قوربان ئەوان بخۆیان ئاژاوەجێڕن. ئاژاوەجێڕنی نیێمە ئەوەتە بریندارمانەیە بریندار ئەوەتە ئاها لاگرانی پارتی دیموکراتی کوردستان تەقەیان کردو بە دەمارچێ ئەوەتە وەرە کاکە. ئەمڕۆ ئێوە چەند کەسان دەستگیر کراوە ڕوبەڕووبوونەوە هەبوو لە نێو؟ ئارێ وەڵا چی ئەو هەمەڕانە لێرەکانە بەکار هاتووە لە کەرکووک نەهاتبوون. سی هەمەڕی لێیە زیاتر لە 10,000 چەکداری پێشمەرگەی لێیە. داواکاری ئێوە چیە؟ ئێوە دەتانەوێت چ پەیامێک بگێنن؟ داواتان چیە لە حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان لە بەرپرسانی ئەم شارە؟ وەڵا داوامان لە حکوومەتەوەیە ئەو وەزعی چاکە و مەعاش بدرێ و هەموو خەڵکەی لێرە هیچ پارەی پێ نییە. واز هەتا بڵێ خراپە هەتا بڵێ ناخۆشیە. بەزە بە سێرم لەوەی ئەو پێشمەرگانە لولێت فەنجان کردوتەوە خەڵکەی عیبە بە قورعان. ئەو خەڵکە بۆ پێشمەرگات و سەجادەی سەرۆکی حکوومەت ئەمڕۆ بەو خەڵکی کە لەسەر شەقامە دەڵێت خەڵکی تێک دەر و ئاژاوەجێڕن. ئێوە بۆچی هاتوون؟ ئێمە داوای مافی خۆمان دەکەین ئاژاوەجێڕنیە. ئەم هێزە بۆچی لە ناو شار بۆ خەشای ڕانێ هاتووە وێزە بۆ کەرکەوەندە هێزەی لێنە بۆ ئەوەندەی بۆ ڕانێ هاتووە 50 هەمەڕێ هێناوەتە ناو ڕانێ زانە کەرکەوەندە هەموو هەمەڕێ لێ بووە ئەوی بۆ ڕانیان هێناوە. داواکاری ئێوە چیە ئێستا؟ لە ئێستادا داواکاری حکوومەتە هەڵوەشێتەوە تەمانەوە حکوومەتە هەڵوەشێتەوە بە هیچ شێوەشی قبوڵ ناکەی ناوها و ئەوە سەربازە هێناتە ناو ڕانیەی دەستا خۆش. یارمەتی بزانم لێرە کەسێکی بەتەمەن هەیە دەمەوێت پەیامی لەگەڵ ئەم گەنجانە کەسێکی بەتەمەن هەیە بزانم پەیامی ئێوە چیە؟ داواکاریتان چیە؟ چ بە بەرپرسانی حکوومەت؟ پەیامی ئێمە ئەوەیە نەوت بە 200,000 دەکردن جاری وایە جاری وایە بە 180 وەک بەحری دوکانە نەوت هەیە ساڵی بەرمیلێ شن ناداتێ با بڕۆن لە مەملەکەی نەمێنن. ئەوە سەرۆکی حکوومەت برینداری کردو جاسوسی پارتی. کاکنێتی ئێمە تێک دەرێنیان ئێوە کاکنێتی لە چی بریندارم دەکەن کاکنێتی لە چ لەوان کوژن کاکنێتی لە چی لەوان کوژن کاکە داوای نەوت کارەبا ئاو پارە داوا چۆرکردنی ئەو هێزە دەکەین بە زووترین کات. بەڵێ ئەمە کاک بەختیار یەکێک لە بریندارەکانی ئەمڕۆیە کە لەگەڵ هێزە ئەمنیەکان کاتێک ڕوبەڕوو بوونەوە ئەوەی کە ئێستاوان لێرە چاوەڕوان دەکەن لیژنەیەکەیان کە ناردوون. ئاراس بمێنەوە دواتر دێمە وڵات ئێستا ڕاستەخۆ دەچینە لای پەیامنێرمان.